سڵاتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا شۆژ ڕەفیق لە ئامادەی هەولێری نمونەی کچان و ئامادەی کلێڤەر بە هاوکاری قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناوحکومی وانەکانی پۆلی 12 لە بەشی بابەتی فیزیا لەوتان تۆمار دەکەین بە هیوای سوودێک ببینین. لە سەرەتای وانەکەی پێت دەڵێم هەموو بابەتەکانی پۆلی 12 زۆر ئاسانە، تێگەیشتنیان ئاسانە، بەڵام زۆرە، بەڵام کاتی زۆریشمان لە بەردەستیە، ساڵێک لە بەردەستیە، 365 ڕۆژ و هەروەها ڕۆژەکیش 24 سەعاتە. هیچ کتابێکمان نییە 365 پەڕ بیتن. ئەگەر ڕۆژانەیەک لاپەڕی مەزبوط کەی ئەوە تو بابەتەکەت مەزبوط کردیەوە و بە ئاسانی تێدەگەین. لە بابەتی فیزیایدا هەر بابەتە کە باز دەکرێتن سەر بە بوارەچێک کە بوارەکانمانە پۆلی دەی خوێند. ئەمە ئێستا بابەتێکمان هەیە بە ناوی جوڵەی بەخول و یاسای چێشکنی گشتی. هەر بابەتێک باسی جوڵە و هۆکارەکانی جوڵەی بوو ئەو بابەتێکی میکانیکیە. یعنی ئێستا بابەتێکی میکانیک لە بۆ توشەر دەکەم. جوڵە گۆڕانی بەردەوامی شوێنی تەنێکە کە تەنێک شوێنەکەی دەگۆڕێتن ئەوە دەرێن ئەو تەنە لە باری جوڵەدایە. جوڵەمان دوو جۆر جوڵەمان هەیە. جوڵەیەکمان هەیە بەخول و جوڵەی بە سووریشمان هەیە. جوڵەمان هەیە جوڵەی بەخول و جوڵەی جێگۆڕمان هەیە. جوڵەی جێگۆڕیش دەبێتە دوو بەش، بەهێڵ و بە سووریش. ئەوە جوڵەی جێگۆڕ. لە پۆلی 11 کە بابەتی جوڵە باسکرا جوڵەی جێگۆڕ باسکرا. جوڵەی جێگۆڕ بەڵام بەهێڵ لەسەر هێڵەکی ڕاست. ئەومان کردە دوو بەش لە پۆلی 11، جوڵەی بەهێڵ لە یەک دووریدا و جوڵە لە دوو دووریدا. جوڵە لە یەک دووریدا دەمانگوت ئەگەر هاتو تەنەکە لەسەر پۆتانی ئێکس بجوڵێ یاخود تەنەکەمان لەسەر پۆتانی وای بجوڵێتن ئەوە جوڵە لە یەک دووریدا بوو. بەڵام جوڵەشمان باس کرد هەر بەهێڵ، بەڵام جوڵە لە دوو دووریدا. لە دوو دووریدا چ بوو؟ پۆتامان دەچێشە. ئەگەر هاتو تەنەکە لە نێوان دوو تەوەرەدا بجوڵا باە. بۆ نمونە فڕۆکەیەک کە دەمانگۆ هەڵدەستێتن لەگەڵ زەوی لە نێوان ئێکس و وایدا دەجوڵێ، ئەوە پێمان دەگوت جوڵە لە دوو دووریدا. جا چ لە یەک دووری بی چ لە دوو دووری بیتن لەسەر هێڵەکی ڕاستە. ئەوە جوڵەی بەهێڵ کە جوڵەیەکی جێگۆڕا. و جوڵەی بەسوور و جوڵەی بازنەی یەک ناوە. چ برێن بەسوور چ برێن بازنەی هەمان شتا. لە بەندی سێمی ئەو بەشەیدا بە درێژی باسی جوڵەی بەسوور دەکەین. بەڵام لەبۆ ئەوەی لە سەرەتادا لێ تێکەڵاو نەبرێت جوڵەی بەسوور فەرقی چیە لەگەڵ جوڵەی بەخول، با ئێستا وەسفی جوڵەی بەخول بکەین و لەگەڵ جوڵەی بەسووریش جیام بکەینەوە. جوڵەی بەخول جوڵەی تەنێکە بە دەوری تەوەرەیەکی دیاریکراودا. بەڵام ئەو تەوەرەی کە تەنەکە بە دەوریدا دەخولێتەوە بەشێکە لە تەنەکە، ئەو پێی دەڵێن جوڵەی بەخول. تەوەرەکە بەشێک بێ لە تەنەکە ئەوە جوڵەی بەخولە. وەکو زەوی بە دەوری خۆیدا بخولێتەوە یاخود ئەو چەرخ و فەلەکە دەخولێتەوە بە دەوری ئەو تەوەرەیدا دەخولێتەوە. هەموو چەرخ و فەلەکە بە دەوری تەوەرەیدا دەخولێتەوە، تەوەرەکە بەشێکە لە چەرخ و فەلەکەی. بەڵام ئەگە هاتو جوڵەی تەنێک بوو لەسەر ڕێڕەوەکی بازنەی بە دەوری تەوەرەیەک، تەوەرەکە بەشێک نەبێ لە تەنەکەی، ئەوە پێی دەڵێن جوڵەی بەسوور. بۆ نمونە لەو چەرخ و فەلەکە بە شێوەیەکی گشتی جوڵەیەکی بەخولیە، چکو بە دەوری تەوەرەکەیدا دەخولێتەوە، تەوەرەی خولانەوە بەشێکە لە چەرخ و فەلەکەی. بەڵام ئەگە هەر کورسێک لە کورسەکە وەربگری نارێن کورسەکە دەخولێتەوە، دەڵێن دەسوورێتەوە، چکو ئەو کورسیە کە دەجوڵێتن بە دەوری تەوەرەیەکدا ئەو تەوەرە بەشێک نییە لە کورسەکەی، کەواتە جوڵەی کورسەکە جوڵەیەکی بەسوورە. لەبەر ئەو هۆکارێ ئەما دەڵێن جوڵەی بەسوور بارێکی تایبەتە لە جوڵەی بەخول. مەبەستمان لە چییە؟ کاتێک کە تەنێک دەخولێتەوە بە دەوری تەوەرەکەیدا ئەوە جوڵەیەکی بەخولی هەیە، بەڵام جوڵەی هەر خاک لە خاڵەکانی تەنەکە جوڵەیەکی بەسوورە. بۆ نمونە ئەگەر ئەوە وا دابنین کە دەخولێتەوە، تەوەرەی خوڵانەوە چییە؟ تەوەرەی خوڵانەوە ئەو خاڵەیە کە بە چەقی تەنەکەدا تێپەڕ دەبێ، هەموو تەنەکەی بە دەوردا دەخولێتەوە. ئێستا ئەو تەنەما جوڵەیەکی بەخولی هەیە، بەڵام جوڵەی هەر خاک لە خاڵەکانی تەنەکەی وەربگرین ئەو خاڵە جوڵەیەکی بەسووریە، چونکە ئەو تەوەرەی خوڵانەوە بەشێک نییە لەو خاڵیدا. کاتێک کە تەوەرەی خوڵانەوە بەشێک نەبێ لە تەنەکەی، بەشێک نەبێ لە خاڵەکەی، ئەوە پێی دەڵێن جوڵەی بەسوور. جا هەر لە چەرخ و فەلەکەی نمونەی چەرخ و فەلەکەی وەردەگرین کە چەرخ و فەلەکەمان دەست بە خولانەوە دەکاتن. خاڵی دەستپێکردی وەربگرین، ئەومان خاڵی دەستپێک، خاڵی
دەست پێکردن. کاتێک کە ئەو کورسیە لەو خاڵەیەوە دەست بە خولانەوە دەکاتن سەرخفەلەکەمان، کورسەکەمان گەیشتە ئەو خاڵەی بۆ نە کورسەکە گەیشتە لە خاڵی ئەی هاتە خاڵی بی، دەبینین ئەو کورسیە گۆشەی دروست کردیا لە ئەنجامی ئەوەی کە لادانەی بڕیا، لادانەکەی لەسەر پۆتانی ئێکس نییە هەتا ناوی دەبنێن دەلتا ئێکس کە لە پۆلی ئازۆوامان دەکرد، و لادانەکەی تەنها لەسەر پۆتانی واژ نییە تا برێن دەلتا وای، بەڵکو لادانەکەی لادانێکی کەوانەیە ئەوە پێ دەڵێن دەلتا ئێس، دەلتا ئێس یاخود جارێ هەر ئێس ئەوە پێ دەڵێن درێژی کەوانە. کاتێک کە تەنەکە دەست بە خوڵانەوە دەکاتن بزانە گۆشەیەکی دەبڕێتن، هەر تەنێک دەست بە خوڵانەوە بکاتن ئەوە گۆشەیەک دروست دەکا، ئەو گۆشەیە پێی دەڵێن چێ؟ ئەو ثێتایە پێی دەڵێن گۆشەی خوڵانەوە. جا گۆشەی خوڵانەوە بە سێ یەکان دەپیورێتن، یەکەیەکمان هەیە پێی دەڵێن دیگری پلەشمان پێ دەگوت، بۆ نمونە دەڵێن 90 پلا، ئەو هەمان وەسف دەکرد بە دیگری، یاخود خول بۆ نەدرێن یەک خولی دەکاتن، یەک ڕیف، ئەوە یەکەشکەمان هەیە لە بۆ گۆشەی، و ڕادیەنیشمان هەیە، ڕادیەن بۆ نەدرێن یەک ڕادی بڕیەتەنەکەمان، یەک ڕادی خولاوەتەوە. جا لە بۆ جوڵەی بەخول یەکەی ڕادیەن گونجاوە لە بۆ جوڵەی بەخول، ڕیف، دیگری، ڕاد، هەر سێچان یەکەی پیاوانەی گۆشەیە، بەڵام ئەوەی لە بۆ جوڵەی بەخول دەگونجێت ڕادیەنە. جا ڕادیەنی چۆن وەسف دەکەین؟ ڕادیەن چەقە گۆشەیەکە، بەو گۆشەیە دەڵێن ڕادیەن کە درێژی کەوانەکە یەکسان بی بە نیوەتیرەی ڕێڕەوەکە، ئەو پێ دەڵێن نیوەتیرەی ڕێڕەو، ئەوە ئاڕی لە بۆ دادنێن هێماکەی پێ دەڵێن نیوەتیرەی ڕێڕەوەکە، یاخود پێ دەڵێن دووری خاڵەکە لە تەوەرەی خوڵانەوە، هەمان ناوە لە تەوەرەی خوڵانەوە. کاتێک ئار یەکسان بێت بە ئێس، یان درێژی کەوانەکە یەکسان بە نیوەتیە ڕێڕەوەکە، ئەوە ئەو گۆشەی کە دروست دەبێت، بەو گۆشەی کە دروست دەبێت ثێتایەکە پێی دەڵێن چێ؟ پێی دەڵێن یەک ڕادیەن. کاتە ئێستاکە ڕادیەنێکی وەسف بکەین، بە ڤیدۆش نیشان دەدەم ئێستاکە ڕادیەن چەقە گۆشەیەکە کە درێژی کەوانەکەی یەکسانە بە نیوەتیرەی ڕێڕەوەکە. ئێستا گە بینین بە لە بۆت بینم تەماشاکە ئەوە دووری خاڵەکە لە تەوەرەی خوڵانەوە ئارمان لە بۆ دانا، ئەگەر هات و درێژی کەوانەکە بەقەدەر ئاڕەکەی بی بە هەمان بڕی ئاڕەکەی بیتن، ئەوە دەلتا ئێسەکەمانە، ئەو کاتی بەو گۆشەی دەڵێن ڕادیەنەک. ئەگەر ئێسەکەمان دوو ئەوەندەی ئاڕەکەی پێ دەڵێن دوو ڕاد، ئەگەر درێژی کەوانەکە سێ ئەوەندەی ئاڕەکەی پێ دەڵێن سێ ڕاد، نیو خول ئەوە پێ دەڵێن 3.4 ڕای، ئێستاکە پەیوەندەکەش دروست دەکەین، خولێکی تەواو دەکاتە 2 پایڕاد، ئەوان هەموو لە بۆ دەسەلمێنم. ڤیدیۆشکەمان هەیە لە بۆ ئەوەی زیاتر ڕوون بیتن جیاوازی بکەین لە نێوان جوڵەی بەخول و جوڵەی بەسوول کە بە وەسف کردمان، ئێستا کە بە ڤیدیۆ نیشانی بدەین وا دابنین ئەوە زەویە کە دەخولێتەوە بە دەوری تەوەرەکەدا دەخولێتەوە، ئەو تەوەرەیە ئەو خاڵە کە تەوەرەی خوڵانەوەکەیە بەشێکە لە زەوی، ئەوە جوڵەیەکی بەخولە، بەڵام ئێستا وا دەدەین ئەوە خۆرە، ئەوە زەویە، زەوی بە دەوری خۆردا نارێن دەخولێتەوە، دەسوڕێتەوە، چکو بە دەوری تەوەرێکدا دەجوڵێت، ئەو تەوەرەیە خۆر بەشێک نییە لە زەوی، کاتە هەر تەنێک بە دەوری تەوەرێکدا بجوڵێت کە تەوەرەی خوڵانەوە بەشێک نەبێتەنەکە پێی دەڵێن جوڵەی بە سوور. لێرە ئەوانەمان باس کرد لە خاڵ دەست پێکردن، زان ئەوە گۆشەی خوڵانەوەی پێ دەڵێن، ئەوە دەلتا ئێسمان پێگوت، ئەوە ئێس،
ئەو پێمان گوت ئێس ئەوەش ئار ئەو گۆشەیە کە دروست دەبی بۆ پەیوەندی دیار دەکەین ئەو پێ دەڵێن گۆشەی خوڵانە دەکاتە ئێس لەسەر ئار ئێس بە مەتر دەپیورێتن ئێس بە مەتر دەپیورێت ئەو بە مەتر دەپیورێت و ئاریش هەر بە مەتر دەپیورێتن مەتر و مەتر کورد دەبیتەوە کەواتە ئەما لە خۆمان یەکەیەکی لە بۆ دادنێن پێ دەڵێن ڕادیەن کەواتە ڕادیەن یەکەیەکی بێڕەهەندە مەتر دابەش مەتر یەک ماوە کەواتە یەکەی نما کەواتە یەکەکە هەر یەکەیەک لە یاساوە دروست نەبێتن پێ دەڵێن بێڕەهەند بەڵام ئەگە یەکەیەکمان لە یاساوە لە بۆ دروست بوو پێ دەڵێن ڕەهەندار بۆ نمونە هەموو تابێک ئەو یاسای دەزانی خێرای دەکاتە لادانی بڕاو لە یەکەی کاتدا دەمانگۆت یەکەی پێوانەی خێرایی لادان بە مەترە و خێراییش کاتیش بە چرکەیە کاتە یەکەی پێوانەی خێرایی مەتر لەسەر چرکەیە ئەوە ئەو یەکەی لە یاساوات ئەو پێ دەڵێن ڕەهەندار بەڵام ڕادیەن لە یاساوە ناتێت چکو مەتر و مەترەکە کورد بووە ئەو پێ دەڵێن یەکەیەکی بێڕەهەند لە بەهەند دەڵێن ڕادیەن چەقە گۆشەیەکە کە درێژی کەوانەکە یەکسانە بە نیوەتیرەی بازنەکە ئەوەش دوایە بە یەکە گۆڕین لە بۆ فێر دەکەم چۆن یەک ڕادەکاتە 57.3 پلا ئەوە بە یەک پەیوەندی لە بۆت ڕوون دەکەمەوە بە لەبەرکردنیش دەیزانی کە یەک ڕادەکاتە 57.3 پلا لە کات یەکە گۆڕیندا فێر دەکەم چۆن یەک ڕادی دەکەینە 57.3 پلا و ئەگەر هاتوو لە چەرخ و فەلەکەیدا لە خاڵی دەستپێکردنەوە تەنەکەمان دەست بە خولانەوە بکاتن مەسەن ئەو گلۆپێک بی یا کورسیەک بێتن لە خاڵێکەوە دەست پێ بکاتن بگەڕێتەوە هەمان خاڵ ئەوە چ دەڵێن ئەمە دەڵێن یەک خولی کردووە کەواتە پەیوەندێک دروست دەکەم ئێستا کە نێوان دیگری ڕیڤ و ڕاد کەواتە ئێستا دەڵێم یەک خولی کرد ئەوە یەک ڕیڤ ئەگە پۆتانی بچێشم پۆتانەکان بچێشم ئەوە پۆتانی ئێکس ئەوە پۆتانی وای بزان لە یەک خولدا ئەوە گۆشەی 90 ئەوە 180 پلا ئەوە 270 ئەوە 360 کە تەنەکە لە خاڵی دەستپێکردنی لەو خاڵە دەستپێکردیە گەڕاوەتەوە هەمان خاڵ کەواتە 360 پلا بە دیگری بڕیوەتی ئەگەر پەیوەندەکەی بسێمێم کە 360 پلا یەکسانە بە یەک ڕیڤ کە سەلمانمان یەکسانشە بە 2 پای ڕاد چ دەکەین دەڵێن ثێتا دەکاتە ئێس لەسەر ئار ئەو پەیوەندەکەمانە ئەوە ئاڕە کە نیوەتیە ڕێڕەوەکەیە ئێسەکە چی ئێسەکی بڕیا بەقەدەر چێوەی بازنەکەی چکو یە خولی تەواوی بڕی یە خولی تەواو چییە چێوەی بازنەکەی هەموو بڕیا چێوەی بازنەمە لە پۆلەکانی سەرەتادا ئەو فێربوونێت چێوەی بازنە دەکاتە 2 پای ئار لە مۆزوعی چەقەهێز و ئانەش ئیشمان بەو یاسای دەبی چێوەی بازنە دەکاتە 2 پای ئار ئەوە لە جاتی ئێسەکەی چێوەی بازنەکەمان داناوە ئەو ئارە لەگەڵ ئارەی کورد بووە کەواتە 2 پای ماوە 2 پای ڕاد کەواتە ئەو پەیوەندیە دەی بزانی یەک خولمان بەرامبەر بە 2 پای ڕادە دەکاتە 360 پلا لە کاتی یەکە گۆڕیندا هەر یەکەیان دەتوانن بە پێی ئەوەی تریان بگۆڕین ئەگەر هاتوو لە جوڵەی بەخولدا ئەتو لە یاسایی هەر هێندێکی بەخولدا بنێوە ئەگە گۆشە لادان بی دەبی چ بیتن دەبی یەکەمان بە ڕاد بی گوتمان لە جوڵەی بەخول ڕاد دەگونجێتن بەڵام جاری وایە بە دیگری دایەتی بە ڕیڤ دایەتی بە ئاسانی دەیکەینە ڕاد ئێستا فێر دەکەم جاری وایە کە لە یاساکەی دەردەچووی گۆشە لادانەکەی کە ئێستا کە گۆشە لادانش دەخوێنین دەدۆزیەوە بەڕاد لە بۆ دەرەچی کە لە یاسایەکە دەرچوان بەڕاد دەرەچیتن لێ داوا دەکاتن بە ڕیڤ چەندە یان بە دیگری چەندە یاخود داواش ناکاتن لە هەڵبژارنەکان تەماشا دەکەم نووسراوە هەڵبژارنەکەی بە دیگریدایە کەواتە ناچارم ڕادەکەی بگۆڕم لە بۆ دیگری یاخود ڕادەکەی بگۆڕم لە بۆ ڕیڤی ئەو کۆمەڵە پەیوەندیەمان هەیە هەمووی ئەو یاسایە ئەو یاسایەمان چۆنە هەر کاتێک یەکەمان گۆڕی ئەو بڕی کە دەداتێ کە یەکەی دەگۆڕین کەرتە چی بکە دابەشە کەرد یعنی دابش لەگەڵ جارانە چی دەکەین لەسەرەوەی کەرتەکەی چی دایتێت و چ بڕە چی دایتێت و دراو چێ دەینووسینەوە ئەو دراوەی کە هەیتمان سێ یەکەیە سێ ئەگەرمان هەیە یان دراوەکە بە دیگریە یان دراوەکە بە ڕیڤە یاخود بە ڕادە لێرە دابەشی چ دەکەین دابەشی نرخی یەکەی دراو نرخی یەکەی دراو چییە ئەو پەیوەندیمان تازە دروست کرد گوتمان یەک ڕیڤ
ئەگەر ریف بوو نرخەکەی یەکە یەکسانە بە 360 پلا ئەگەر دیگری بوو نرخی یەکەی دراوەکە دیگری بوو ئەوە نرخەکەی 360 وە دەکاتە 2 پای ڕاد ئەگەر ڕادیش بوو نرخەکەی 2 پایە کەواتە دابەشی نرخی یەکەی دراوی دەکەین دەمانەوێت بیگۆڕن لە بۆ چی یەکێک هەر یەکێک کە ئەو پێویستمان پێیە جارانی نرخی یەکەی داواکراو دەکەین ئێستا ئەوش لە بۆ تەدبیر دەکەم هەموو ئەو یاسایانە لەو پەیوەندی وهاتووە دەتوانین ئێستا تەطبیقی کەین دوای یاساکەشی دەتوان بە شێوەی هێمالیکان بە شێوەی هێمان وسەیە دەتوان یاساکەش لە بۆ بسەلمێنم هەر یاسایە کە پێویستمان دەتوانین ئەو کاتی بیسەلمێنین لە یەکە گۆڕنەکەی هەموو کاتێک ئەو پەیوەندی دەبی بزانی کە تازە سەلمانمان یەک ریف بەرامبەر بە 360 دیگریە و دەکاتە 2 پای ڕادیەن نمونەیەشکە وەردەگرین ئەو جارە بۆ نمونە هەمانبی 3 ریف بگۆڕم لە بۆ جارێک لە بۆ دیگری 3 ریف جارێککە بگۆڕین لە بۆ ڕادیەن هەر هەموو یەکە گۆڕینەکان هەر هەمان هەنگاوە بەس ئەو پەیوەندی دەزانین هەنگاوەکەمان چییە گوتمان لە کاتێکە گۆڕنەکەی دابەشەک جارانە چی دەکەین دیسانەکە دابەش جاران ئەو دراوەی کە دایتی 3 ریفەکە دەینووسیمەوە ئەوە دراوەکە چێکەش پێ و ریف نرخی چەندە یەکە کەواتە دابەشی نرخی یەکەی دراو دەمانەوێت بیکەینە چی دیگری نرخی دیگری چەندە جارانی نرخی یەکەی داواکراو 360 3 جاران 360 دەکەم لە بۆمان دەرەچیتن 1080 دیگری ئەوە ریفمان کردە ڕات ریفمان کردە دیگری بە هەمان شێوە ئەگەر ریفی بکەمە ڕات دراوەکە گوتمان خۆی دەنووسینەوە 3 ریف دابەشی نرخی یەکەی دراو نرخی یەکەی دراو چییە یەکە دەمانەوێت بیکەینە چ ڕادیەن جارانی نرخی یەکەی داواکراو ڕادیەن نرخی چەندە ڕادیەن 2 پای ڕادە 2 پای ڕات ئێستاەوە یەک ریف و ریف کردبووە کاتە ئەوەی دەمێنێتەوە بە ڕادا 3 جاران 2 پای دەکاتە 6 پای ڕات دەشکرێ ئەگەر هەڵبژارنەکەی پای بەهێمای بوو بەهێمای دێلمەوە ئەگەر بەهێمانە بوو دەرێن 6 جارانی 3.14 ڕات ئەوە بە نسبەت یەکە گۆڕینی پێوانەکردنی جوولەی بەخولیانی چێ یعنی ئەمە هێندی وەردەگرینە سەر جوولەی بەخول یەک لە هێندەکان کە هیتمان گۆشە لادانە گۆشە لادان چییە گۆشەی خولانەوەیە کە تەنێک دەخولێتەوە گوتمان گۆشەی دروست دەکاتن گۆشەی خولانەوەی چییە خاڵێکە یان تەنێکە یان تەوەرەیەکە گۆشە لادان گۆشەی خولانەوەی خاڵێک یان تەوەرێک یان تەنێکە بە دەوری تەوەرەیەکی جێگیردا چەند جارێک لە وەزاری پێناسەکەیەوە دەقی پێناسەکەیدایە پێناسەکەی هەڵدەبژێرین ئەمە گوتمان ثێتا گۆشەی خولانەوە دەکاتە ئێس لەسەر ئار ئێس لەسەر ئار ئەگەر درێژی کەوانە بگۆڕێ گۆشەش دەگۆڕێتن کەواتە هەر گۆڕانێک لە درێژی کەوانە دەبێتە هۆی گۆڕان لە گۆشەی خولانەوە بە گۆڕان لە گۆشەی خولانەوە پێدرێن گۆشە لادان کەواتە دەتوانین گۆشە لادانی بۆ شێوازش پێناسەکەین گۆشە لادان دەکاتە کرد یعنی ڕێژە ڕێژەی نێوان درێژی کەوانە لە بۆ نیوەتیرەی ڕێڕەوەکە یان دووریتەن لە تەوەرەی خولانەوە گۆشە لادان هێندێکە بە ڕات ریف دیگری دەپێتن بەڵام لە جوولەی بەخول گوتمان دەبی ڕات بیتن و گۆشە لادان
گۆشەلادان یان نیشانەکەی پۆزتیڤ دەبێت یان نیشانەی نێگەتیڤ دەبێت. پۆزتیڤ دەبێت ئەگەر خولانەوەی تەنەکە بە پێچەوانەی میلی کاتژمێر بێت، میلی کاتژمێر. و نێگەتیڤ دەبێت ئەگەر هاتوو خولانەوەی تەنەکە بە ئاراستەی میلی کاتژمێر بێت. بزانە ئەگەر هاتوو دەلتا ئێسمان پۆزتیڤی دەلتا تێتاشمان پۆزتیڤ دەبی، دەلتا ئێسمان نێگەتیڤی دەلتا تێتاشمان نێگەتیڤ دەبیتن. چونکە ئەگەر تەنەکە بە پێچەوانەی میلی کاتژمێر بخێتەوە دەلتا ئێسەکەی بە پێچەوانەی میلی کاتژمێر دەبی، ئەوە گۆشەی خولانەوەکەش بە پێچەوانەی میلی کاتژمێر دەبی. ئەگەر هاتوو تەنەکە بخورێتەوە بە ئاراستەی میلی کاتژمێر، ئەوە ئەو گۆشەی کە دروست دەبیتن، ثێتایەکەی کە دروست دەبی ئەویشان بە ئاراستەی میلی کاتژمێر دەبیتن. کەواتە دەلتا ثێتا و دەلتا ئێس گۆرانە درێژی کەوانە کە لە دەرسانی داهاتوو دەیخوونین گۆشە خێرایی، ئەوانە هەمیشە هەمان نیشانیان هەیە. نیشانەکەیان چۆنە؟ پێچەوانە پۆزتیڤ، پێچەوانە پۆزتیڤی، یعنی پێچەوانە میلی کاتژمێر پۆزتیڤ دەبن، بە ئاراستەی میلی کاتژمێریش نێگەتیڤ دەبیتن. و زۆر جار ئەو دەستەواژان داتێ لە پرسیاری داوا دەکەیان دەداتێ هەر کاتێک لە پرسیاری بەتوی گوت چەند خول دەخولێتەوە یان ئەوەندە خولەی خولاوەتەوە، چەندی ڕێڕەوەکە دەبرێت یان ئەوەندەی ڕێڕەوەکە دەبرێت، چەند جار خولاوەتەوە یان ئەوەندە جارە خولاوەتەوە، چەند سووری دەکات یان ژمارەی سوورەکان داتێ، کەواتە ژمارەی خول، ژمارەی ڕێڕە و ژمارەی جار، ژمارەی سوور هەر کاتێک لە پرسیاری دایەتوو یان داوای کرد، ئەوە چی داوەتە تو؟ ئەوە گۆشەلادانەکەی داوەتە تو بە ڕیف، ئەوە گۆشەلادان لە تو داوا دەکاتن بە ڕیف. ئێستا پرسیاری لەسەر تەطبیق دەکەین لەسەر یاسای گۆشەلادان. دەرێ شازاد سواری ئەسپێکی یاری دەبێت بە ئاراستەی جوڵەی میلی کاتژمێر خەتمان لێداوە، مانای خۆیە کە باسی میلی کاتژمێری کرد، نیشانەی لە پرسیارەکەی ناداتنە تو لە خۆت نیشانەی لە بۆ دادنەی خولانەوە بە ئاراستەی میلی کاتژمێر دەلتا ئێس، دەلتا ثێتا، ئۆمێگا نێگەتیڤ دەبن. لەسەر کەوانەیەک درێژەکەی، کەوانەیەکمان هەیە درێژەکەی ئەوە دەلتا ئێسی داوەتەمە. زانە دەلتا ئێس دراوەتەمە 11.5. ئەگەر گۆشەلادانی شازاد دەلتا ثێتاشی داوەتەمە، بەڵام مادام بە ئاراستەی میلی کاتژمێرە کاتە سالبن، بە ئاراستەی میلی کاتژمێر لە خۆمان نێگەتیڤ لێ دادێنین. نیوەتیرەی سوورانەوە چەندە؟ ئارمان داوا کراوە. کاتە لە دراوەکان یاسا لەبەر چاوەمانە دەڵێن دەلتا ثێتا گۆشەلادان دەکاتە دەلتا ئێس لەسەر ئار. داواکراوەکە ئارە دوولا دوونێوەندە چی دەکەین؟ ئەوەی لەگەڵ نەزاندراوەکەی لە ژێرەوە کاتە ئار یەکسانە دەلتا ئێس لەسەر دەلتا ثێتا. دەلتا ئێسەکەمان هەیە سالب 11.5 و دەلتا ثێتایەکەشمان هەیە بەڵام بە 165 دیگریە، نای بە دیگری گوتمان گۆشەلادان کە لە جوولەی بە خول بەکاردێن لە یاسا دەی بە ڕاد بیتن. زۆر بە ئاسانیەکەی دەگۆڕین گوتمان دراوەکە 165 دیگری دابەشێک جارانەک، دابەشی دیگری دەکەین، دیگری نرخەکەی چەند بوو؟ 360 پلە بوو. و دەمانەیە بیکەینە ڕاد، ڕاد چەندە؟ 2 پای ڕادە. 165 جارانی 2 پای دەکەین و دابەشی 360 دەکەین، ئەو نرخەی کە دەردەچێت نێکوانە دادنینەوە، بەڵام بە سالبیشە، سالبەکە لەبیر نەکەین، ئەوشیان هەر بە سالب دەرەچیتن، سالب دەرەچیتن، سالب و سالب کورد دەریتەوە، ئاڕەکەمان بە نزیکەی لە بۆ دەرەچیتن 4 مەترمانە بۆ دەرەچیتن. بەهەمان شێوە پرسیارەکەمان هەیە ڕاهێنانی یەکی ئەلف دەرێ کولەیەک لەسەر لێواری تایای پاسکەیەک بە ئاراستەی دیسان ئاراستەکەمان بە ئاراستەی میلی کاتژمێر دەجوولێت وەستاوە. گۆشەلادانە چی دەبریتن؟ گۆشەلادانی دەبڕی دەلتا ثێتایەکی بڕیا، مادام بە ئاراستە میلی کاتژمێرە ئەوە سالبمانە بۆ داناو. درێژی کەوانەیەکی دەبریتن، درێژی کەوانەیەک دەلتا ئێسەکی دەبڕی، مادام بە ئاراستە میلی کاتژمێر دیسانەکە سالبمانە بۆ دایە.
نیوەتیە ڕێڕەوەکە چەندە ئارمان دەوێتن دەڵێن چ دەڵێن دەلتا ثێتا دەکاتە دەلتا ئێس لەسەر ئار ئەگەر یاساکەیە پێ ئاری بنووسین دوولا دوانیچکەین ئەوەی لەگە نەزانراوەکە دەچێتە ژێرەوە ئار دەکاتە دەلتا ئێس لەسەر دەلتا ثێتا دەلتا ئێسەکەی داوەتەمە سالب 1.2 گۆشە لادانەکە ئەو جارە لێکوانە بە دیگری دابوو کردمانە ڕاد بەڵام لێکوان لە خۆی بەڕاددا کاتێک سەر ڕاستە خۆدا دێنینەوە گوتمە هەر کاتە گۆشە لادانمان لە یاساکانی جوولەی بەخولدانا دەی بەڕاد بێ ئەگە بەڕاد نەبی دەیگۆڕین دادەنێمەوە پای ڕاد بژمێری بەکاردێنین بەڵام ئەو سالب و سالب دەکاتەوە موجابیان کورد دەبێتەوە لە بۆمان دەرەچیتن ئەوەندە مەترا نیوەتیرە هەمیشە پۆزەتیفە هیچ کاتێک نیتمان نیوەتیرەمان بە نێگەتیڤ بیتن جاری وا لە وزاری بەدەق ناماندات پرسیارەکە بەهێما دەمانداتێ وەکو لەو شێوازەی جامە هەوڵ دەدەین ئەو لقانە شەرە بکەین کە یەکە گۆڕیش تێدایە ئێستا لەو پرسیارەیدا لقی جیم لە بۆ باز دەکەم لقی جیم نیوەتیرەکەی داوەتەمە ئارەکە 0.75 مترە و دەلتا ئێسی داوەتەمە سالب 4.2 مترە ئەو سالبە بەڵگەی ئەوەیە کە بە ئاراستە میلی کاژمێر خولاوەتەوە ئاراستەیە دەلتا ثێتای دەوێ بەڵام بەچی دەوێت بە دیگری دەوێتن لا وزاری پێ نارێ بە دیگری چەندە زۆر جار بەڵام بە هەڵبژاردنەکەی دەزام داخۆ بە دیگری دەوێتن چکو ئەمن کە هەلی دەکەم هەڵبژاردنەکەی تەمەشا دەکەم نووسرایە دیگری کەواتە دەبی ناچارم ئەمیش دەلتا ثێتای بە دیگری بدۆزمەوە یاسا لە بۆ بەکاردێنم دەێم دەلتا ثێتا دەکاتە گۆڕان لە درێژی کەوانە لەسەر ئار یەکسانە گۆڕان لە درێژی کەوانەکەمان سالب 4.2 ئارەکەشمان 0.75 دەیکەینە ڕقام 4.2 دابەشی 0.75 دەکەین لە بۆمان دەرەچیتن 5.4.2 دابەشی 0.75 لە بۆمان دەرەچی 5.6 بەڵام چێ سالب 5.6 ئەو بووە ڕاد دەمێدیش گوتمان دەلتا ثێتا لەگە دەلتا ئێسی هەمان نیشانەیە دەلتا ئێسەکەمان سالب و دەلتا ثێتاشمان سالب دەبیتن لە هەڵبژاردنەکەی تەماشا دەکەم ئەو ژمارەی تێدا نییە بەڕاد نییە بەڵکو بە دیگریدایە کاتە ناچارم بیکەمە دیگری گوتمان یەکە گۆڕین چییە دابش جاران ئەوەی کە هەیتمان وە خۆی دەنووسینەوە سالب 5.6 ڕاد دراوەکە خۆی دابش یەکەی دراوەکە چ بوو ڕادەکە چەند بوو 2 پای ڕاد بوو دابشی دراوی دەکەم هەتا ڕاد و ڕاد کورد بیتەوە دەمانەوێت بیکەمە چێ دەمەوێت بیکەمە دیگری کەواتە جارانی داواکراوە دیگریمان 360 پلە بوو ئێستاکە ئەو نرخی کە دراوە هەیتمان جارانی 360 دەکەم و دابەشی 2 پای دەکەم هەموو جانە بۆ ژێرەی کەوانە چی بکە لە عاسبەکە ئەگە ناچێشەکەت لە بۆ دروست دەبی ئیشەکە غەڵەت دەبی 2 جارانی 3.4 دەکەم لە بۆمان دەرەچیتن سالب 321 کەواتە دەلتا ثێتایەکەمان دەلتا ثێتا دەکەتە سالب 321 دیگری ئەو ئەنجامی تێدا بە هەڵدەبژێرم لەوانەیە بداتێ 321 دیگری لە جیاتی ئەو سالب ببرێ بە ئاراستەی میلی کاتژمێر دەکرێت لە جیاتی سالبەکەی برێ بە ئاراستەی میلی کاتژمێر پرسیاری دیکە حەلیکەین لقی دالیش یەکە گۆڕین تێدایە لقی دالیش حەڵ دەکەم لقی دال ئارەکە داواکراوە ئارمان داواکراوە دەلتا ئێسمان هەیە کە 2.6 مترە دەلتا ثێتاشمان هەیە بەڵام 135 بە دیگری ئاری دەوێتن کاتە دێن دەلتا ثێتا گۆشە لادان دەکاتە گۆڕان لە درێژی کەوانە لەسەر ئار یاساکەی بە پێی ئار دەنووسم هەموو پرسیارکردنێک سێ هەنگاوە هەنگاوی یەکەم یاساکەی ئەگە پێی نەزانراوی نووسراوە پێی نەزانراوی دەنووسم هەنگاوی دووەم یەکەی دەگۆڕم هەنگاوی سێم دادەنێمەوە هەر ئەوەندە هەنگاوی تێدایە بە پێی ئارەکەی بنووسم دەلتا ثێتا لە ژێرەوە دەلتا ئێس لەسەرەوە دەلتا ئێسەکەمان 2.6 بەڵام دەلتا ثێتا تەماشا دەکەین بە ڕاد نییە بەڵکو بە دیگریە دەبی بیکەمە ڕاد
قوتمان لە یەکە گۆرنەکەی دابەش جاران دراوەکەمان 135 دیگریە دابەشی دیگری دەکەم دیگریمان 360 پلە بوو دەمەوێت بیکەمە ڕاد جارانی ڕادی دەکەم جارانی داواکراوە جارانی 2 پای ڕادی دەکەم دەیکەینە ڕادیەن دەرێن 135 جارانی 2 جارانی 3.4 دابەشی 360 لە بۆمان دەرەچیتن 2.355 دلتا ثێتایەکەمان دلتا ثێتا دەکاتە 2.355 ڕات دێم دادەنێمەوە 2.355 دابەشەکەی دەکەم ئەو جارە 2.6 دابەشی 2.355 دەکەین و 1.1 دەرەچی ئاڕەکەمان لە بۆ دەدەچێت 1.1 مەتر ئەوە لەسەر گۆشە لادان لە پیاوانەکردنی جوولەی بەخول هێندێک ماوەرگرتیە دەلتا ثێتا ماوەرگرت دەلتا ثێتا ئێستا هێندێکی دیکە وەردەگرین گۆشە خێرایی ئەگەر تەرکیز بکەی وەکو تەدریجیان پۆلی 11 دەڕۆین لە پۆلی 11 کە جوولە ماوەردەگرت جوولەی بەهێڵ جوولە لە سەهێڵێکی ڕاست جوولەی جێگۆر بوو لادا ماوەردەگرت لێرە بەرامبەر بە لادانی لادا ماوەردەگرت لە پۆلی 11 جوولەی جێگۆر و جوولەی بەخۆل ئەمە لە پۆلی 11 دەلتا ئێکس یەکەم جاکە لادا ماوەردەگرت ئەگەر هاتوو لەسەر پۆتانی وای باە دەلتا وایم لە بۆ دادەنا بەڵام ئەگەر هاتوو لەسەر کەوانەی بیتن لەسەر ڕێڕۆکی بازنەی بی ئەوە لادانە بهێڵەکە جێگۆڕەکە پێ دەڵێن دەلتا ئێس بەرامبەر بە لادانی لە جوولەی بەخول گۆشە لادا ماوەرگرت دواتر خێرایی ماوەردەگرت لە پۆلی 11 دەمانگوت دەکاتە لادانی بڕاو لە یەکەی کاتدا بەرامبەر بە خێرایی لێکوانە گۆشە خێرایی ئەوە بە ئۆمێگا دەخوێندرێتەوە پێ دەڵێن گۆشە خێرایی دەکاتە کات هەر کاتە لە هەر جوولەیەکی بی جێگۆر بیان بەخۆبی کاتەر کاتە بەرامبەر بە لادانی چمان هەیە بەرامبەر بە لادانی گۆشە لادامان هەیە کاتە لە جوولەی بەهێڵ خێراییمان هەیە لێرە گۆشە خێراییمان هەیە کاتە گۆشە خێرایی چۆن وەسف دەکەن دەکاتە گۆشە لادانی بڕاوە لە یەکەی کاتدا گۆشە خێرایی دەکاتە گۆشە لادانی بڕاو لە یەکەی کاتدا یاخود دەتوانین بڵێن تێکرای کاتی گۆشە لادانی بڕاوە یان دەتوانین بڵێن چێ گۆشە خێرایی دەکاتە تێکرای کاتی گۆشەی خولانەوەی وەسفی گۆشە لادان شێگە بکەم گۆشەی خولانەوەی خاڵێک یان تەنێک یان تەوەرەیەکە بە دەوری تەوەرەیەکی دیاریکراودا هەر لێرەدا یەکەی پێوانەکەی دەرەچوێن لە یاساکەوە گۆشە لادان بەڕاد ڕیف دیگری بەڵام لە جوولەی بەخول گوتمان پێویستە بەڕاد بیتن و کاتیش لە سیستەمی SI بە سێکن دەپیرێ کاتە یەکەی پێوانەی گۆشە خێرایی ڕاد لەسەر چرکەیە ناوەندە گۆشە خێراییشمان هەیە جاری وایە کە تەنێک دەخورێتەوە هەموو کاتێک بە هەمان گۆشە خێرایی ناخورێتەوە جاری وا بە گۆشە خێرایی کەم دەخورێتەوە گۆشە خێرایی زیاد دەکە گۆشە خێرایی کەم دەکاتن جالە بە ئەوەی تێکرای گۆشە خێراییەکەی بدۆزینەوە ناوەندە گۆشە خێراییەکەی بدۆزینەوە دەتوانین بۆ پەیوەندیدا بڵێن گۆشە خێرایی ئەڤێرج ناوەندە گۆشە خێرایی دەکاتە گۆشە خێرایی سەرەتایی کۆ گۆشە خێرایی کۆتایی دابەشی دوو ئەو پێ دەڵێن تێکرا وەکو تێکرای نمرێکە لە تاقیکردنەوەکانی مانگانە دەردەچوێنی دوو ئیمتیحانان دەکەی ئیمتیحانەکەتی ناوە 18 لە 20 ئیمتیحانەکەتی ناوە 16 لە 20 کۆیان دەکەی و دابەشی دوو دەکەی ئەو پێ دەڵێن معدل کاتە معدلی خێراییش بە هەمان شێوە گۆشە خێرایی سەرەتایی کۆتایی کۆ دەکەین و دابەشی دەکەین ئەو پێ دەڵێن ناوەندە گۆشە خێرایی کاتە لە سیستەمی SI دا گۆشە خێرایی پێویستە بەڕاد لەسەر چرکە بیتن بەڵام دەکرێت بە ڕیڤ لەسەر سێکن داتێ ڕیڤ لەسەر منت داتێ ڕیڤ لەسەر سەعات داتێ هەر کاتێک بە یەکەی دیکەی دا من دەبێم بیکەمە ڕاد لەسەر چرکە چکە ئەوە لەگەڵ سیستەمی SI لە جوولەی بەخولدا دەگونجێتن جا ئەوانەش لەبیر نەکەین یەک سەعات دەکاتە 60 منت دقیقە یەک منت دەکاتە 60 چرکە یەک سەعات دەکاتە 60 منت
ئەو منیت هەر منتێکی 6 چرکەیە کاتە 6 جاران 6 دەتوانین برێن 1 سەعات دەکاتە 3600 چرکە 3600 چرکە ئەوە لە 6 جاران 6ەکەەوە هاتیە لە بۆ یەکە گۆڕینی کات لە کاتی گۆڕینی کات ئەگەر گەورە بکەینە بچووک هەمومان دەزانین سێکن لە هەمان بچووکترا دوایە منت دێ دوایە دەقە لە هەمان گەورەترا ئەگەر گەورەی بکەمە بچووک ئەوە جارانە بەڵام بچووکی بکەمە گەورە دابش ئێستا بۆ نمونە لە پرسیارەکی گۆشە خێرایەکی داهات و گۆشە خێرایەکی دامە 2 سەعات 2 ڕیف لەسەر سەعات بێت دەبی بەڕاد لەسەر چرکە بیتن چ دەکەین 2 ڕیڤەکەی دەکەینە ڕاد گوتمان ڕیڤی چۆن دەکەینە ڕاد ئەو ڕیڤ دابەشی جارانی 2 پای دەکەم 2 پای ڕاد ئەو ڕیڤەکەمان کردە ڕاد و دابەشی سەعاتەکەشمان هەر سەعاتێک 3600 چرکەیە ئەدیلۆ دابەش 3600مان کردێت نەمانگوت گەورەی بکەنە گچکە جارانە بەڵام ئەوە لە خۆی سەعاتەکە لە ژێرەوە لە ژێرەوە جارانەکەمان کردێت جارانی 3600مان کردیا ئەو کاتی گۆشە خێراییەکەمان بەڕاد لەسەر چرکە دەردەچیتن وە گۆشە خێرایش پێشتر باسمان کرد لەگەر دلتا ئس دلتا ثێتا و ئۆمێگا ئەوانە هەر سێکیان بە هەمان ئاراستەنا بەیەکەوە پۆزەتیڤ دەبن و بەیەکەوەش نێگەتیڤ دەبن بەیەکەوە پۆزەتیڤ دەبن بە ئاراستەی پێچەوانەی میلی کاتژمێر پێچەوانەی میل بەڵام نێگەتیڤ دەبن بە ئاراستەی میل ئەوە دلتا ئس دلتا ثێتا ئۆمێگا پێکەوە پۆزەتیڤ پێکەوەش نێگەتیڤ دەبن جاری وا کە نمونەکە دەداتێ هەندێک نمونەمان هەیە لە ژیانی ڕۆژاندا گۆشە خێراییەکەی دیاری کراوە پێویستە تو بیزانین لە پرسیار ناداتێ دەبی ئەو نمونانە بزانی لەبەرکردنیشی ناوێ زۆر بە ئاسانی فێری دەبین ئەوە کاتژمێرەکمان هەیە لەو کاتژمێرەی چەند پێوەرەکمان هەیە ئەویان پێی ئێستا سەعات 2:55 دقەیە ئەویان پێی دەرێن میلی ئەوە میلی سەعات ژمێرە ئەویان میلی دەقە ژمێر دەقەمانە بۆ دەژمێری میلی دەقە ژمێر ئەوە چرکە دەژمێریتن ئەوە پێی دەرێن میلی چرکە ژمێر گۆشە خێرا هەرێکە لەوانە زاندراوە بڕەچینە گۆڕە میلی چرکە ژمێر ئەگە وەربگرم ئەو میلی چرکە ژمێرە خولەکی خۆی تەواو دەکاتن ئەوە یەک خولی کرد یەک ڕیڤی کرد لە ماوەی چەندی میلی چرکە ژمێرەکە یەک خولی دەکاتن بە 1 دقیقەیە هەر دقیقەیەک خولەکی خۆی تەواو دەکات کاتە یەک ڕیڤی دەکاتن بە 1 دقیقەیدا ئەما گوتمان گۆشە خێرا بەڕا لەسەر چرکە بی هەر ڕیڤەک 2 پارادا سەلمانمان کە یەک ڕیڤ دەکاتە 2 پارات هەر دقیقی شێ چرکەیە ئەوە کە ئەومانزانی 2 پایدا بە شێستیکەین لە بۆمان دەرەچین ئۆ پۆینت لە 10,046 ڕاد لەسەر چرکە لە پرسیاری ناداتێ دەبیێتەوە لە خۆت ئەوەی بزانێ میلی دەقە ژمێر میلی دەقە ژمێر میلی دەقە ژمێرەکە یەک خولی خۆی دەکاتن یەک خولی دەکات دیسانەکە یەک خولی دەکاتن بەڵام بە چەندی هەر سەعاتە خولەکی دەکاتن 2:55 دقەیە پاش سەعاتەکی دیکە دیتە 3:55 دقە پاش سەعاتەکی پاشەی دیتە 4:55 دقە کاتە خولەکی دەکاتن یەک ڕیڤ بە ماوەی چەندی بە ماوەی 1 سەعاتی گوتمان ڕیڤێک بەرامبەر بە 2 پای ڕادی 1 سەعاتی 3600 چرکەیە ئەوەی دابش کە بە عاسبەکەی ئەنجامەکە لە بۆ دەرەچێتەوە پێویست ناکە ڕقەمەکەی لەبەرکەی چکۆتەوە کە گۆڕوویەکە دابشکردنەکەی بکەیتەوە و ئەنجامان دەستەکەویتن میلی سەعات ژمێر ئەگەوە بگرین ئەو سەعات ژمێرە گۆشە خێراییەکە ئەوی زاندراوە یەک خولی تەواو دەکاتن یەک خولی تەواو دەکا زۆر جار تەلە بەدەرێ بە 24 سەعاتی بە 24 سەعاتی 2 خولی تەواو دەکاتن یعنی ئێستا کە سەعات 2:55 دقەی حەسرەیە پێش حەسرە پاش
12 ساعت کە دەبیتە 2:55 دقەی شەوێ ئەوە خولەکی خۆی تەواو کرد بەڵام پاش 2 خولی دیکە دەبیتە 2:55 دقەی ڕۆژی پاشتر کەواتە میلی سعات ژمێر یەک خولی دەکاتن بە 12 ساعتی هەر ریڤێک دەکاتە 2 پایڕات 12 ساعت پێویستە ساعتەکەی بکەینە چرکە گوتمان گۆشە خێرایی بەڕاد لەسەر چرکە بیتن کەواتە هەر ساعتێک بەرامبەر بە 3600 ئەو ئەنجامی دابش کە گوتمان هەمووجانە بۆ ژێرێکەوانە چی دەکەین گۆشە خێراییەکەمان دەبی بەڕاد لەسەر چرکە جاگە پرسیار لەمەش کە دروست بی لەبەر چ سالب مندانە نایە ئەدی نەمانگۆ بە ئاراستە میلی کاتژمێر سالبە چونکە سالب لە فیزیای موجب لە فیزیای واتە ئاراستە ئەمە ئاراستەی میلی چرکەژمێر و دەقەژمێر و ساژمێر ئاراستەکەی زانین بە ئاراستەی میلی لەخۆیان میلی چرکەژمێر و دەقەژمێر و ساژمێری کاتژمێرینە یعنی پێویست ناکە لەگەڵ خۆیان بەراورد بکرێتن سالبی لە بۆ دانێم بەڵام ئێستا بە تو برێم چرخ و فەلەقێک گۆشە خێراییەکەی ئەوەندەیە پرسیار دەکەی بە پۆزەتیڤ بوو دەرێ ئەو بە ئاراستەی پێچوانە میلی کاتژمێر نێگەتیڤ بوو ئەتوو بڕاردەی بە ئاراستەی میلی کاتژمێرە بەڵام کاتژمێر کەس پرسیار ناکاتن بە چ ئاراستەیەکە لەبە هەندێک ناکرێت لەگەڵ خۆیان بەراورد بکەین پێویست بە سالبی ناکاتن لە بۆ میلەکانی کاتژمێری و هەندێک گۆشە خێرایی دیکە هەیە سابتە ئەوانش دەی بزانین ئەوە پرسیاری لەسەر دێتەوە بۆ ناو پرسیاری 27 کتابەکەی ئەو پرسیارەیە دەرێ زەوی هەر 365.24 ڕۆژ 365.25 ڕۆژ جارێک بە دەوری خۆردا دەسوڕێتەوە ئایا گۆشە خێراییەکەی بەڕاد لەسەر چرکە چەندە ئەمە گۆشە خێرایی زەوی بە دەوری خۆردا یەک خولی دەکاتن جارێک یعنی خولێک بەماوەی چەندی 365.25 ڕۆژ دە یعنی ڕۆژ ئەوە یەک ریڤمان بەرامبەر بە 2 پایە 2 پای ڕات ئەو ڕۆژە دەیبیکەمە هەر ڕۆژێک 24 ساعتە هەر ساعتە چیش 3600 چرکەیە کەواتە دەبی گۆشە خێراییەکەمان بەڕاد لەسەر چرکە بی کەواتە 365ەکەم جارانی 24 کرد ئەوە کردمانە سعات کردمە سعات جارانی 3600مان کرد کردمانە چرکە ئەگە بیکەینە ئەنجام کە دابەشەکەی دەکەی دەکاتە 1.99 جاران دەتوان ناقص 7 ڕاد لەسەر چرکە کە چەند جارێک لە وەزاری ئەو پرسیارەیان هاتیتەوە ئەوە گۆشە خێرایی زەوی بە دەوری خۆردا ئەو 0.25مان هەیە نەرێ 365 چکو مانجی شوبات 4 ساڵ جارێک 29ە ئەو لە 0.25 هاتیە یعنی بە 4 ساڵان جارێک ئەو 0.25 کاتە ڕۆژێکی تەواو و مانجی شوبات دەبێتە 29 ڕۆژ وە گۆشە خێرایی زەوی بە دەوری خۆشیدا زانراوە زەوی بە دەوری خۆیدا یەک خول یعنی یەک ریڤی دەکا کاتی چەند دەخایەتن 24 ساعت دەخایەن کە شەو ڕۆژ دروست دەبێتن گوتمان گۆشە خێرایی بەڕاد لەسەر چرکەبی یەک خول بەرامبەر بە 2 پای ڕادا کاتەکەش دەی بە چرکەبی 24 جارەمان 3600 کردیا کەواتە گۆشە خێراییەکە دەرەچیتن بەڕاد لەسەر چرکە ئەوە گۆشە خێرایی زەوی بە دەوری خۆیدا و دەکرێتن گۆشە خێرایی مانجیش بە دەوری زەویدا کە مانگ بە دەوری زەویدا دەسوڕێتەوە گۆشە خێرایە چی دەبیتن ئەویش زانراوە چکو گۆشە یەک خول دەخولێتەوە لە ماوەی چەندی 30 ڕۆژ ئەگە بە تێکرا وەربگرین 29 ڕۆژمان هەیە 30 ڕۆژمان هەیە بە تێکرایەکەی 30 ماوەگرتیە 29 وەرگری زۆر لە ئەنجامەکەی کار ناکاتن یەک ریڤەکە جارانی 2 پای کتمانە ڕات کاتەکەش بە ڕۆژە بیکەینە سعات دەبی جارانی 24 بکەین دەبی جارانی 24 بکەین بیکەینە سعات و بیکردمانە چرکە جارانی 3600مان کردیان کەواتە ئەگەر ئێستا کۆی گۆشە خێراییەکان وەربگرین چ میلی چرکە بە میلی چرکە ژمێر بی یا دەقە ژمێر بی یا میلی سعات ژمێر بی یان زەوی بە دەوری خۆیدا زەوی بە دەوری خۆردا مانگ بە دەوری زەویدا هەمیان گۆشە لادانەکەیان چەندە یەک ریڤە بەڵام بە کاتی جیاواز یەک ریڤەکەش دەکاتە 2 پای ڕات بەس کاتیان فەرقی هەیە کاتەکە چەندە هەمومان دەزانین چرکە ژمێر یەک خولی دەکە بە 6 چرکەی بە 6 چرکەی دەقە ژمێر بە 1 ساعتی دەکاتە 3600 چرکە سعات ژمێر بە 12 ساعتی دەکاتە 12 جاران 3600 زەوی بە دەوری خۆیدا 24 ساعتی دەکاتە 24 جاران 3600 زەوی بە دەوری خۆردا بە 365.25 ڕۆژی کردیتمانە چرکە جارانی 24 مان کرد و جارانی 3600 مان کرد زەوی مانگ بە دەوری زەویدا بە 30 ڕۆژی کردیتمانە چرکە جارانی سعات مان کرد و جارانی
3600 مان لە بۆی بیتە چرکە کاتە ئەو گۆشە خێرایانە زانراوە لە پرسیاری ناداتێ پرسیاریشمان هەیە لەسەری حەلی دەکەین مەسەن ئەو پرسیاری 27 بوو کە تازە لەوێژ ئاماژەم پێدا چەند جارێک لە وەزارەتەوە زەوی هەر 365 ڕۆژ جارێک بە دەوری خۆردا دەسوڕێتەوە جارێک گوتمان وشەی جارێکت دیت لە پرسیاری سوورێکت دیت خولیەکت دیت ئەوە مەبەستی چییە مەبەستی گۆشەلادانە بەڕیف لێرە ئەوش تازە ئاماژەم پێدا پرسیاری 27 پێداچنەوەی بەشە چەند جارێک لە وەزارەتەوە دەرێ زەوی هەر 365 ڕۆژ ئەوە کاتەکەیە دەلتاتی چکە دەلتاتی بە چرکە بە دەقا بە سەعات بە ڕۆژ بە هەفتە بە مانگ بە ساڵ ئەوانە هەموو یەکەی پێوانەی کاتن لێرە بە ڕۆژ داتی ئەمە کاتەکە گوتم ئەگەر لە پرسیاری سوورێک جارێک خولێک ئەو دەستەواژان دیت مەبەستی گۆشەلادانە جارێک یعنی یەک ڕیف ئەوە گۆشەلادانەکەیە بەڕیف داوە تێما گۆشە خێراییەکەی چەندە بەڵام بەڕاد لەسەر چرکە یاسای گۆشە خێرایی دەنووسم گۆشە خێرایی دەکاتە گۆشەلادانی بڕاو لە یەکەی کاتدا گۆشەلادانەکە بە ڕیڤە یەک ڕیف جارێک وە کاتەکەشمان 365.25 ئەمە گوتمان گۆشە خێرایی بەڕاد لەسەر چرکەی دەوێتن کەواتە یەک ڕیف دەکاتە 2 پای ڕاد و کاتەکەشمان بە دەی بە ڕۆژە دەبی بیکەینە چرکە 365.25 جارانی 24 مان کرد ئەوە لە بۆی ڕۆژەکەمان کردە سەعات ئەمە دەمانێت بە چرکە بی دەبێت سەعاتەکەش بگۆڕنە بۆ چرکە هەر سەعاتەکیش گوتمان 3600 چرکەیە ئەو ئەنجامە دابەش بکەین لە بۆمان دەرەچیتن 1.99 جاران دەتوان ناقص 7 ئەوە ڕاد لەسەر چرکە و زۆر ئاسایە ئەگەر نزیکیکەینەوە بە نزیکەی داهات و دوو جاران دەتوان ناقص 7 ڕاد لەسەر چرکەش هەڵدەبژێرین پرسیاری شەشی پێداچنەوەی بەش هەیتمان کاتی پێویست چەندە دراوەکە دەنووسمەوە کات چەندە دەلتاتی داوا کراوە چەندە بۆ میلی چرکە ژمێری کاتژمێرێک خەت نەبی میلی چرکە ژمێری داوە چکە گۆشە خێراییەکەت پێویستە ناداتێ بەڵام ئەمە زانراوە میلی چرکە ژمێر گوتمان گۆشە خێراییەکەی میلی چرکە ژمێر یەک ڕیڤە لە ماوەی چەندی لە ماوەی چرکە ژمێر بە 1 دقیقەی خولەکی خۆی تەواو دەکا ئەگە بیکەینە ڕقم ڕیڤەکەمان دەکاتە 2 پای ڕاد چکە گۆشە خێرایی دەی بەڕاد لەسەر چرکەبی 1 دقیقە 6 چرکەیە دابەشەکەی بکەین دەکاتە لە 10,046 ڕاد لەسەر چرکە ئەو گۆشە خێراییەکە ناداتێ لە خۆمان دەیزانین ئەگە دقە ژمێر بە میل دقە ژمێر بە ئەوە کاتەکەی 1 سەعات دەبوو 3600 چرکە دەبوو ئەگەر سەعات ژمێر بە ئەوە کاتەکەمان دەبوو 12 سەعات دەمانگو 12 جارانی 3600 بەڵام لەکوانە میلی چرکە ژمێرە گۆشەلادانێک دەبریت دەلتا ثێتایەکی دەبریتن کە 4 ڕادە ئایا کاتی پێویست چەندە یاسای دەنووسین دەڵێن چێ دەڵێن دەلتا ثێتا ئۆمێگا دەکاتە دەلتا ثێتا لەسەر دەلتاتی یاساکەی پێ کاتی بنووسم دەلتاتی یەکسانە دەلتا ثێتایەکە لەسەرەوە ئەوەی لەگە نەزاندراوی ئۆمێگایەکە لە ژێرەوە دەلتا ثێتامان 4 ڕادە ئۆمێگایەکەشمان لە 10,046 دابەشی کەین دەکاتە 38.2 سێکند چەند جارێک لە پرسیارە لە وەزارەتەوە بە شێوازی زیادیاتەوە جارێک لە جاکانەوەی کتە 2.1 جارێک لە جاکان هاتیتەوە ئەو گۆشەلادانەی بە دیگریدایە دیگریەکەی دەکەینە ڕاد بە هەمان شێواز کاتەکەی دەدۆزینەوە وە پرسیاری سێشمان هەیە لە پێداچنەوەی بەندی یەک دەرێ پایسکی سوارێکمان هەیە لەسەر ڕێڕەوەکی بازنەی دەجوولێت نیوەی ڕێڕەوەکە دووبارەی دەکەمەوە هەر کاتێک ژمارەی جار ژمارەی سوور ژمارەی خول ژمارەی ڕێڕەوی داات و ئەوە مانای ئەوەیە گۆشەلادان دراوەت و نیو ڕێڕە و نیو ڕێڕە و یعنی نیوەی ڕێڕەوەکانی نیو خولی کردیە گۆشەلادانی داوەتت و بەڕیف لە ماوەی کاتەکەمان دەچرکەیە ئایا ناوەندە گۆشە خێراییەکە ئۆمێگایەکەمان چەندە ناوەندە گۆشە خێرایی داواکراوە ئەما یاسای گۆشە خێرایی دەنووسین گۆشە خێرایی دەکاتە گۆشەلادانی بڕاو لە یەکەی کاتدا گۆشەلادانەکەمان بە ڕیڤە نابی گوتمان یەک ڕیف
دەکاتە 2 پای کاتە نیو جارانی 2 پای دەکەم چکو گوتمان لە یاسای کە بەکاردەوین دەبی گۆشەلادان بە ڕاد بیتن ئەو کاتی ڕیڤەکەمان کردە ڕاد نیو جاران 2 پای دەکاتە پای ڕاد نیو جاران 2 دەکاتە 1 پایەکە دەبینێتەوە پای ڕاد. ئێستا دادەنێمەوە گۆشەلادانەکەمان پایە کاتەکەشمان دێە ئەوە ڕاد لەسەر چرکە ساگ لە ساڵەکان ئەو پرسیارە هات بووە پایەکەی بەهێمە هێشت بووە کات ئەماش بەهێمە هەڵی دەبژێن پای لەسەردا. ئەگەر هاتوو جاریتکەش هاتووە بە ڕقام پایەکەی بکەینە ڕقام پای 3.4 دابەشی دەی بکەین 3.4 دابەشدا دەکاتە لە 1314 ڕاد لەسەر چرکە ئەوە گۆشە خێرایەکەی. وە جاری دیکەش ئەو پرسیار هاتەوە بە شێوازی جیاواز. شێوازی جیاواز چییە؟ جاری هاتەوە چارەجی ڕێڕەوەکە چارەجی ئەو دەستەواژەی کردتە چارەجی ڕێڕەوەکە. چارەجی ڕێڕەوەکان چ چارێکە یعنی 1/4 1/4 یعنی گۆشەلادانەکە دەلتا تێتایەکە 1/4 ریڤە یعنی 0.25 ریڤە ئەو دەستەواژە ئەو کاتی دەرێن ئەو 0.25 یان جارێک لە جارەکان هاتیتەوە سێ چارەجی ڕێڕەوەکە جاری وهاتەوە ئەوەی کردتە سێ چارەجی ڕێڕەوەکە. گوتمان گاو قسەیە کرد یعنی گۆشەلادانەکەی دایتەمە 3/4 ریڤ 3/4 واتە 0.75 ریڤ. ئەگەر بۆ نمونە پێدرێ سێیەکی ڕێڕەوەکە سێیەکی ڕێڕەوەکە سێیەکی ڕێڕەوەکانی چێ یعنی گۆشەلادانەکە 1/3 ریڤە ئەو بۆ دەستەواژانەش ئایتمان. پرسیارە چی لەسەر جێبەجێ بکەین لەگەڵ دوو تێبینێک هایتمان کاتێک تەنێک دەخولێتەوە تەنەکە لە هەموو خاڵەکاندا هەمان گۆشە خێرایی دەبیتن و مەسەلەن کە زەوی دەخولێتەوە گۆشە خێرایی زەوی گوتمان بە دەوری خۆیدا یەک خولی دەکاتن بە ماوەی 24 ساعتی. ئەمن کە خاڵێکی سەر زەویما ئەمیش بە هەمان شێوە یەک خولی دەکەم بە 24 ساعتی بە دەوری تەوەرەی زەویدا. یاخود کە سەرخوفەلەقێک دەخولێتەوە بە چ گۆشە خێرایی بخولێتەوە کورسێکی سەرخوفەلەکەش هەمان گۆشە خێرایی دەبیکاتەوە بەسمان لەو تێبینەی ئەویانە. جاری وایە لە دەرسانی داهاتوو پێویستمان پێدەبی کیلۆمەتر لە ساعتی بگۆڕنە بۆ مەتر سەرچکە کیلۆیەکەی لابین جارانی هەزارە ساعتەکەشمان 3600 چرکەیە. پرسیارێکمان نمونەی یەکی بامان هەیە لەسەر بابەتی گۆشە خێراییە دەی ڕزگار لەسەر کورسێکی خولاوەدا دەنیشێت بە ئاراستەی پێچەوانەی میری کاژمێر وشەی پێچەوانەی میری کاژمێر واتە پۆزەتیڤ. ئەگە بیگوت بە ئاراستەی میری کاژمێر دەمانگوت واتای نێگەتیڤە. ئەوە پێچەوانەی میری کاژمێر یعنی چێ؟ یعنی دەلتا ئێس یاخود دەلتا تێتا یاخود ئۆمێگا ئەوانە واتە پۆزەتیڤن. لە پێشتریش پرسیارمان هەبوو دەیگوت بە ئاراستەی میری کاژمێر نیشانەی سالممان لە بۆ دادەنا. بە ناوەندە گۆشە خێراییەک دەخولێتەوە ناوەندە گۆشە خێراییەک ئۆمێگایەکمان هەیە 4 ڕاد لەسەر چرکەیە. بۆ ئەوەی ڕزگار گۆشەلادانەکی بڕی گۆشەلادانەکی دەبڕیتن 8 پای ڕادە. کاتی خەیاندراو چەندە دەلتاتی چەندە کە دراوی بنووسەوە یاسا لەبەر چاویە گۆشە خێرا دەکاتە گۆشەلادانی براو لە یەکەی کاتدا کەواتە کە حەلی دەکەین دەرێن چێ ئۆمێگا دەکاتە دەلتا ثێتا لەسەر دەلتاتی. پێویست ناکە یاسای شتەڵ بکەین بەڵێ پێویست دەکاتن چۆن پێویست ناکە لەبەر ئەوەی یاساکە پێی نەزاندراوی نەنووسرایە داواکراوەکە تیە یاساکە پێی ئۆمێگای نووسراوە کەواتە دوولا دوو نێوەندە چی دەکەین دەلتاتی ئەوەی لەگەر نەزاندراوەکە لە ژێرەوە ئۆمێگا دەلتا ثێتا لەسەرەوە ئەوە هەنگاوی یەکەم یاسای پێویست هەڵدەبژێرم هەنگاوی دووەم یاسای پێی نەزاندراوی دەنووسم هەنگاوی سێم تەماشایەکان دەکەم زەم ئایا کە گۆڕین تێدایە گۆشە خێرایی بەڕا لەسەر چرکەبی بەڵێ تەواوە دەلتا ثێتا دەی بەڕادبی بە ڕیڤ و دیگریشتوانە ئەوەش تەواوە کاتێککە گۆڕینمان نییە. دادەنێمەوە گۆشەلادانەکەمان 8 پایە و ئەوەشیان گۆشە خێراییەکەشمان 4 هەشدا بە 4 دەکاتە 2 پای. ئەگە لە پرسیارەکەی 2 پای سێکردنیدا هەڵدەبژێرم ئەگە کردبێ ڕقم دەرێن 2 جاران پایەکەمان 3.4
دەکاتە 6.28 سێکند ئەوە کاتی پێویستمان دۆزیوە. پرسیارێکی دیکەمان هەیە دەرێت های ئۆتۆمبیلێک بە ناوەندە گۆشە خێراییەک دەخولێتەوە، ناوەندە گۆشە خێراییەک دەخولێتەوە. ئۆمێگاکەی داویتەمە 29 ڕاد لەسەر چرکەیە چەند جارێکە پرسیارە هاتووە لە وەزاری کاتی خایاندراوە چەندە؟ دەلتاتی چەندە بۆ ئەوەی تایەکە 3.9 بکرێتەوە ژمارە خولەکانی داوە ژمارە خول ژمارەی جار ژمارەی سوور یعنی دەلتا تێتا دایتەمە 3.9 یعنی 3.5 ڕیف ئەوە گۆشەلادانیش دایتەمە. ئەمە دەزانین داخۆدەی بەڕاد بیت یەکسە دەیگۆڕم هەر ڕیف بیکەمە ڕاد جارانی 2 پای دەکەم دەکاتە 7 پای ڕاد. ئەوە گۆشەلادانەکەشمان هەیە. داواکارێکی کاتە یاسای پێویست دەنووسم گۆشە خێرایی دەکاتە گۆشەلادانی بڕاو لە یەکەی کاتدا. یاساکەی پێی کاتی دەنووسم دەلتاتی یەکسانە گۆشە خێرایی لە ژێرەوە دەلتا تێتا لەسەرەوە. دەلتا تێتایەکەمان هەیە 7 پای ئۆمێگایەکەشمان 29. پایمان 3.4 دەیە دەرێن 7 جارانی 3.4 دابەشی 29 دەیکەین ئەنجامەکەی دەرەچین 7 جارانی 3.4 دابەشی 29 دەکەین لە بۆمان دەرەچیتن 0.76 چرکە بە نزیکەی 0.76 سێکند ئەوە کاتی پێویستمان دۆزیوە. جاک لە جارەکان کاتەکەی داوە گۆشە خێرایەکەشی داوە دەرێ ئایا چەند خول دەخولێتەوە ئەو کاتی گۆشەلادامان دەدۆزیوە گۆشتادەکات ئۆمێگا جارن دەلتاتی بەڕاد لە بۆ دەرەچی ڕادەکەش دەکەینە ڕیف. شێوازی دیکەمان هەیە بۆ شێوازە شێتمان بە شێوەی خشتە بە هێما دەداتێ گوتمان ئەوانە حەل دەکەین کێکە گۆرن تێدا لقی جیم ئەگە تەمەشاکەین دەلتاتی دراوە 1.2 سێکندا و دەلتا تێتا گۆشەلادانەکە دراوە سالب 1.2 ڕیڤە ئایا ناوەندە گۆشە خێراییەکە چەندە؟ کەواتە کە حەلی دەکەین دەرێن گۆشە خێرایی دەکاتە گۆشەلادانی بڕاو لە یەکەی کاتدا. لێر تەماشا دەکەم گۆشەلادانەکە بە ڕیڤەوە وەکو نمونەکەی پێشووترمان ڕیڤی بکەمە ڕاد گوتمان یەکسەر دەتوانین تەریقەی خۆمان بەکاربینین دابەشی ڕیڤی بکەین ڕیڤ یەکە یەک ڕیڤ دابەشی دراو جارانی داواکراوەکەمان دەمانی بکەین ڕاد جارانی 2 پای ڕادا کاتە هیچ دانە بێلایانی کردار دابشکردن یەکسەر دەتوانین جارانی 2 پای ڕادی بکەین. لێمدا دەنێمەوە دەلتا تێتایەکەمان سالب 1.2 جارانی 2 پای ئەوە کردمانە ڕاد دابەشی کاتەکەشمان 1.2 ئەگە ئاسبێ بەکاربین یەکسە ئەنجام داتێ ئەگە ناش دەتوانین کورتکردنەوە چ بکەین ئەو 1.2 لەگەڵ 1.2 دەڕوا کە دەکاتە ئۆمێگایەکە دەکاتە سالب 2 پای ڕاد لەسەر چرکە. دەکرێت بە چەندە برنێچکە ئەو هەڵبژاردنە داتێ برین 2 پای ڕاد لەسەر چرکە بە ئاراستەی میلی کاتژمێر سالبەکەواتە بە ئاراستەی میلی کاتژمێر. دەکرێت پایەکەش بکاتە ڕقام ئەوە دەکاتە 2 جاران 3.4 برێن 6.28 ڕاد لەسەر چرکە بە ئاراستەی میلی کاتژمێر یاخود لێکوانە پێمان برێتن سالب 6.28 ڕاد لەسەر چرکە ئەگەر پایەکەی بکەینەوە دەکاتە سالب 6.28. قوتابیانی خۆشەویست لە بەشی یەکەم کۆتایی بەوانەیە یەکەم دێنم لە وانەی داهاتوو باسی گۆشە تاودانی دەکەم هیوادارم لەگەڵمان بن و سوودەک بگەێنین.